سڵاو بینەرانی کەناڵی هیوا ئەم کاتان باش لە بەرنامەی ئەمڕۆدا بەرنامەی تایبەت لە یادی 38 ساڵەی جینۆسایدی بارزانەکاندا پێشکەش دەکەین. 38 ساڵ لەمەوە پێش لە کاتوساتێکی وادا بە دوو قۆناغ زیاتر لە 8,000 بارزانی نێرینە لە تەمەنیان لە 10 ساڵ بووە بەرەوترەوە گرتران و دوایی بە ماوەیەکی زۆر کوردایەوە شوێن بزر کران و بە ماوەی کوردای ئەوە لە بیابانەکانی باشووری عێراقدا زیندە بەچاو کران. حکوومەتی فاشستی بەعەز دەستی نەپاراست، تەنانەت ئەوانەی کە پلە و پۆستی وەزیریشیان هەبوو، ئەوەی بارزانی بواە، ئەوەی نێرینە بواە لەو ڕۆژاندا دەیانگرت بۆی بتوان لەم ڕێگەیەوە ئەم خەڵکە پاکتاو بکەن و هەموو زیادبوونێ و پێکاتنیان بگۆڕن. لە بەرنامەیان ڕۆژدا سێ کەس لە قوربانیانی ئەو شاڵاوە ترسناکە کە لە مێژوودا بە جینۆساید ناسێنراوە، جینۆسایدی بارزانەکان، شێنازاد و مەلاوی سێف کە یەکێ لە قوربانیانی ئەو تاوانەیە و هەروەها کاک ڕێکارێ مزوری لەگەڵ کاک فەتحی ئیبراهیم باسی ژیانی خۆیانەکەن چ لە کاتی کردەی جینۆسایدەکەدا و چ ئەو ژیانە مەرگەساتەی دوای ئەوە تا ساڵی 91 بەردەوام بوو لە چ ژیانێکی ناخۆش داوان لەو ئۆردوگایانە ژیانیان بەسەرە برد، ڕۆژانە نایانزانی ڕۆژی دوایی چی بەسەریان دێت. 8 ساڵی ڕەبەق ئەوان لە مەرگەسات و لە ژیانێکی زۆر ناخۆشیان بەسەر برد. لە دوای ئەوەش لە دوای ڕاپەڕینش ژیانی ئەوان هەر باش نەبوو، هەر ژیانێکی ناخۆش و پڕمەرگەساتیان برد بەسەر برد لەو ڕۆژگارە تاریکەدا. سەرەتا چمە لای خاتوشێنە، ئەم کاتەدا خاتوشێنە ئەم کاتە هەموو کاتێکی پاش شێنەخات ئەوەی من بیستمە تۆ لەو کاتا خۆت بچوو بوویتە، بەڵام بێشک لە ناو خێزانێ بوویتە، ئەیتر لەو دەقەیەوە بەسەرهاتی ناخۆشیەکانی ئێوە دەست پێ کرد، چیرۆکی ناخۆشیەکانی ئێوە دەست پێ کرد، بەردەوام بوو، نزیک 20 ساڵێک بەردەوام بوو، تقریبا 20 ساڵێک بەردەوام بوو. چۆن ژیانتان برد لەلایەن کەسبکاری تۆوە؟ چۆن باسی ئەم کارەساتە دەکرێت دۆچێت لەو بوو بە قوربانی لەو جینۆسایدەیە ئەوە دوایی ژیانتان چۆن بردەسەر ئەگەر بۆمان بگەڕیتەوە؟ بەڵێ دەستان خۆش بێتە، دەستخۆشی لە کەناڵە جوانەکەتان دەکەم بۆ ئەم دەرفەتە و هەر لە میێتەشدا سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیان دادەنێنین و سڵاو بۆ دایکانی مادوونە نازدەنێنین لە ڕۆژەدا. بەڵێ من دەمەوێت خۆم بناسێنم، من شەینان زادم مەلەوەسف لەو کاتێک کە تەمەنم کەمتر لە ساڵێک و 3-4 مانگ بووە، لەو کاتەدا من یعنی بەبێ سۆزی باوکایەتی بێ بەشکران لەو ڕۆژەدا. من لە خێزانێک بووم کە خێزانەکەم پێی هاتبوو لە 10 کەس، داک و باوکم 8 منداڵیان هەبوو، 4 کوڕ و 4 کچ، بچووکەکەیان لە من بچووکتر، تەمەنی تەنها یعنی کەمتر لە 4 ڕۆژ بوو ئەو کاتەی کە باوکم ئەنفال کرا. لە بەرەبەیانی 37 ساڵی 1983دا هەروەکو هەموو ڕۆژانی تر باوکم بە تەماڵ بچێت بۆ کارکردن لە دەرەوەی مجەمەع، چونکە ئەو کاتە ژیان زۆر قورس بوو، چۆن دەتوانیت دەمڵە یعنی 8 منداڵ بەخێو بکەیت 10 سەرە خێزان کە تۆ کار نەکەی. باوکیشم هەروەکو هەموو ڕۆژانی تر خەریک بوو بچێت بۆ کارکردن، دەیگەڕێتەوە دەڵێت ئێمە بۆ بژێ ژیان 4 سەرە بزنمان هەبوو بە خێومان دەکردن لە ماڵەوە بۆ ئەوەی هەندێک شیر و شتێوە پێمان بداتن. دەڵێ من ڕۆژانە دەبوایە ئەو بزنانە ببەم بۆ دەرەوەی مجەمەعەکە. دەڵێک ئەو ڕۆژە کە ڕۆشتم زووتر لە ڕۆژەکانی تر هەستان، چونکە باوکم کاری هەبوو، دەبوایە زووتر لە ڕۆژەکانی تر بڕاتن. دەڵێ چوون بۆ بزنەکانم برد بۆ دەرەوەی مجەمەعەکە، کە چووم بینیم عەسکەرێکی زۆر وەستاوە بە سیلاحەوە دەوری مجەمەعەیان داوە. دەڵێ من نەمزانی چییە، هەر ڕۆشتم
بەدوای بزنەکاندا هەر دەڕۆشتم دەڵێتن بینیم عسکرێک هەوارێکی بەسەرمدا منیش پێ نەگەیشتم مەسەلەکە چییە هەر بەردەوام بووم لە ڕۆشتن دەڵێت کەزانی من هەر دەڕۆم دووبارە ئەو جارە بە عەرەبی قسەی پێگوتم و جنێویدام سیلاحی پیشاندەم من زانیم کە بۆ ئەوەیە بگەڕێمەوە دەڵێ بە ناچاری منیش گەڕامەوە بزنەکانم بردەوە بۆ ناو مجەمەعەکە دەڵێت چووم یەکسەر بانگی باوکم کرد و پێم وت هەستە ئەوە دەوری مجەمەع دراوە بە عەسکەرێکی زۆر و بە سیلاحێکی زۆرەوە دەرێ ئەو کاتە باوکم هەستا چۆ خۆی بگۆڕێت و بەبێ خواردن و خواردنەوە هەر جیرانەکان هەمویان کەزانیان ئەو حاڵەتە هەیە هەمویان ویستیان بڕۆن بزان چی بووە لە دەرەوە بۆچی ئەو عەسکەرە هاتووە چیان دەوێتن ئەڵێ ئەوان ڕۆشتن منیش نەمزانی بەبێ بۆ حافیز و بەبێ هیچ شتێک باوکم لە ماڵەوە چووە دەرەوە و ڕۆژ بۆ لای جادە عامەکە دەڵێ من هەر چاوەڕێم کرد باوکت نەگەڕایەوە چووم لە جیرانەکانم پرسی وتم کان پیاوەکان ئەوانی شوتیان نازانین هەمویان ڕۆشتن بۆ دەرەوە دەڵێ من چووم هەمومان ینی ئەوانەی جیران بوون هەموو بەیەکەوە ڕۆشتین بۆ لای جادە عامەکە بینیمان منشایەکی زۆر زۆر ڕاوەستاوە هەرچی پیاو هەیە دەیکەنەوە منشاکە دەڵێ هەرچی پیاو هەیە بە زۆر دەیان کردە ناو منشاکە ئێمەش لە دوورەوە تەماشامان دەکرد وەختایەک هەموو گوتمان با چین زانین لیان بپرسینەوە خۆ ئەوانە بۆ کێ دەچن بۆ کێ دەڕۆن چیان ینی چێ زانیاریەکیان هەیە یان هەر هەیە گوتی کە ئێمە نزیک بووین لێیان عەسکەرەکە نەیهێشت بە زۆر ئێمەیان وەلا ناوتان نابێ هیچ پرسیار و شت مەکەن بە عەرەبی تەبعەن ئەوان نەیان دەزانین بەڵام خۆ تێگەیشتون چونکە بە زمانی جەستەش دەتوانین لە ئەم تێبگەن دەڵێتن ئەو وەختی هەموو ئافرەتەکان دەهاتن یعنی هەر یەکە و بانگی ئەوەی خۆی دەکرد پیاوەکە یان ینی کەسێکی ماڵی یان جیرانێکی یان دراوسەیەکی هەر لە ناو منشاکێ بدیتە بە بانگی دەکرد دەڵێتن بەداخەوە لەو کاتە عەسکەرەکە زۆر بە دڕندانە تەقەی بەسەر ئێمەدا کرد دەڵێت زۆر ینی زۆر ئێمەیان ئەشکەندەدا تەقەیەکی زۆریان کرد بەژێر پێیەکاندا و لەو کاتەدا دەڵێت 3 نەفەر بریندار بوون 2 ئافرەت و تقریبا منداڵێک چونکە زۆر ئەوەندە گەورە نەبووە کە بیبەن دەڵێتن ئەو کاتێک کە زانیمان بە ناچاری هەمومان کشاینەوە چون هەر یەکەمان خۆمان بە ناچاری چوونەوە ناو خێزانی خۆمان دەڵێت چونکە من منداڵەکانم زۆر بچوو بوون یعنی نەمزانی چی بکەم یەکسەر چوومەوە ماڵێ دیتم منداڵەکان هەموو دەگریان منداڵێکی چکات و منداڵێکی شوگە خۆرەت هەبێت دەبێ هەست چۆن بیت لەو کاتەدا ئێوە چەند کەس لە خێزانەکەی ئێوە گرترا و ڕۆژە چێ ناخان بەڵێ من باوکم و ئامۆزایەکم لەگەڵ مام ئەوانەی تر مناڵەکان هەموویمانەوە بۆ دایک بەڵێ چونکە تەمەنی زۆر بچوو بوو خوشکە گەورەکەم ئەو کاتەی لەوانەیە 10 ساڵ بوو بێت براکەشم هەر ئەوەندە 9 ساڵێک بووە ئەو وەختەی یعنی ژیانی ئێوە لێوەیەتی بەرەو نەخۆشی دەستی پێ کرد بەڵێ اینجاوە تەنها یەک لەو چەند ڕۆژەدا دارێکی تریش هاتنەوە دەڵێ دوای نازانم دەڵێ بە تاکیدی بەبیرم نایە چەند ڕۆژ بوو یعنی 5 ڕۆژ 4 ڕۆژ 6 ڕۆژ دەری نازانم چەند ڕۆژ بوو بەڵام دەڵێ جارێکی تریش عەسکەر دووبارە هاتەوە ناو مجەمەعەکە ئەو جاریان دەڵێ زۆر زۆر بە دڕندانە هاتنە ناو ماڵەکە بەڵێ ئەی ئێوە دوایەوە ژیانتان چۆن بردەسەر من ناڵێم زۆر زۆر بچوو بووم بەس دەمەوێت لەوەش ینی ئەوەش وردەوردە بەرەو گەورەبوون دەچی هەست دەکەیت کە نان نییە ئاو نییە ژیان نییە باوک نییە کەس نییە دەوروبەرەکەت مەرگە ساتێکار قوشتەپەت جەحەنەمێ بوو بۆ خۆی ئۆردوگای قوشتەپەت جەحەنەمێ بوو بۆ خۆی ئەو ڕۆژگارە بە تاکیدی دایکم دەڵێت ئەو ڕۆژە هەموو منداڵەکان خەوتە بوون کە جاری دووەم هاتنەوە
هەرچی شتی ناو کەنتۆر و دۆڵابەکان هەیە هەمویان دەرهێنا منداڵەکان لە ناو جێگیان دەرهێنا دەڵێ یەکێ وتی بە ئەو منداڵ باو کوڕەش ببن دەڵێ منیش وتم زۆر بچووکەوە هەفتەش ساڵە چۆن دەبی ئەوە ببن دەڵێ ئەو کاتە نازانم دڵیان نەرم بۆ ڕۆشنە دەرەوە منیش لە دوان چوومە دەرەوە بینیم هەموو لە هەموو کۆڵانەکە هەر ئەو بەزمە هەبوو دەڵێ هەلیکۆپتەرەکان بەسەر مجەمەعەکەدا دەسوڕانەوە هەوار و ژێ منداڵ و دایکان و خوشکمان دەچووە بەر عەرشی خوددا لەو ڕۆژە دەڵێ من زۆر لەو کاتەدا یعنی شتێکی زۆر زۆر نامۆم بینی ئەویش ئەوە بوو دوو گەنجی نەخۆشی درێژخایەنیان هەبوو یەکێک لەوانە بە ناوی ساڵح بووەوە یەکیشیان بە ناوی مەولود نەخۆشی ئۆتیزم بوون دەڵێ بە قامچی بەسترا بوونەوە لێشیان دەدا بە جادەکەدا دەیان بردن و هەر لە دراوسەکانی داکم یەکێکی تریش دەڵێ عەمەلیاتی بۆ کرابوو زۆر نەخۆش بوو هێشتا سیرۆمی لە ناو دەستا بوو ئاوێ مەغازبێ بۆدانرا بوو ئەویشیان هەر بۆ حاڵەتەوە دوای ئەوە هەر نەهامەتی دەستی پێ کرد چونکە دەبوایە ئیش بکەی و ماڵ و منداڵ بەخێرکەی بەبێ پیاو داکم دەیگێڕێتەوە دەڵێتن من سەرەتای بڵێن ئەو وەختەی کە هێشتا چەند مانگێک بوو بێکار بووبووم هەرزاقم نەمابوو نەمدەزانی چی بکەم یان نەمدەتوانی ئیشیش بکەم چونکە منداڵم زۆر بچووک بوو دەیگوت بە ناچاری هەستام من فەرشی ژێر منداڵەکانم دەرهێنا دەڵێ هەرچی زێڕم هەیە لە ماڵەوە فرۆشتم بۆ ئەوەی بیدەم بە پاڕوانانەوەیەک بۆ منداڵەکانم ڕۆژ بە ڕۆژ ژیان ناخۆشتر بوو لەوێ چونکە هەمویان تەپەسەر دەکرد هەرچی کارەبا هەبوو لە مجەمەعەکەیان بڕێ و ئەرزاقیشیان نەدەدا پێیان و ئاو و کارەبایان لێ ئاویان لێ بڕی نیان دەهێشت بچن بۆ شوێنەکانی تری یعنی دایکم دەیگوت زۆر زۆر نەخۆش بوو ئێمە ئەوەندە ترسا بوون دەیگوت بە ناچاری ئێمە لە دراوسەکان هەر یەکەمان 4-5 ژنێک دەچووینە سەر کۆڵان حرەسیمان دەکرد دەترسان لە خەڵکی بیانیان بۆ ئەوەی هیچ کاتێکی تر ئەزیەتی منداڵەکانیان نەدەن دەیگوت بە ناچاری ئێمە حرەسیمان دەکرد تا بەیانی ئاگرمان دەکردەوە هیچی لە شتێکیشیان خۆ نەبووە بەڵام دەڵێ بە تەور و داس لە خۆماندا دەنا هەر نەبێ شتێکمان پێ بێ داری گەورە دەیگوت لە تەنیشتی خۆماندا دەنا بۆ ئەوەی ئەگەر یەکیش بێتن ئەزیەتی ماڵ و منداڵمان بدەت ئێمە هەر بە کەمێک بەرگری بکرێن ئێستا تۆ چۆن سەیری ئەو دایکە سەربەرزاناکەیت وەڵام من شانازی بە دایکم بکەم بەڕاستی یعنی دایکم بۆ من هەموو شتێک بووە دایکم ئەگەر نەبووە من ئێستا لەوانەیە بۆ حاڵە نەبوومە دایکم پشت و پەنام بووە دایکم زۆر عەزیەتی بینیوە زۆر ئێمەی بە عەلاقە بەخێرکردووە ئێمە هەتا دەمرین قەرزاری ئەو دایکەی بەڕاستی خەڵکی هەولێر ئەوەی دایکت باسکە خەڵکی هەولێر و دەوروبەر چۆن بوون لەگەڵتان بەڵێ وڵا دایکم زۆر بە باشی باسییان دەکرد دەرێ خۆیان ناگرێتن ئەوانە زۆر باش بوون لەگەڵ ئێمە زۆر دەڵێ چونکە ئێمە ئافرەت بوون گەنج بوون جوان بوون هەموو کات ئێمە دایکم دەبووە لە دەرەوەی مجتەمەعەکە ئیش بکەن ئیشی بیستانی دەکرد بۆ تەماتە ڕێنخەڵە ڕێنی دیباندیانە ئەم شتە نەیدەکرد من دەچوو سەر مەلی مەقەسەکان جیغنەی ڕادەدا بۆ ئەوەی پارەیەکی دەستکەوێتن بۆ مەروەنانێکی منداڵەکانی بەڕاستی ئەوە بۆ ژیان دایکان ئێمە تا دەمرین لە یادیان ناکەین خوای گەورە بۆمانی پێهێڵێتن شتێک ماوە بکەیت شتێک ماوە باس بکەیت هیچ ماوە باس بکەیت شت زۆر ماوە بەڵام ئێستا هەر ئەوەندەم لێواتە باشە دێمە بۆ لای کاک فەرمی دێمە لای جەنابەت چیرۆکی جەنابەت لە تۆ دەست بکات ئەگەر بۆمان بگەڕێتەوە چیرۆکی ئەو نەهامەتەی ئێوە لە شۆ دەست بکات بۆ چۆ دەڕوات پێشەکی بە ناوی خوای گەورە و میهرەبان
من سەر و ڕێز و دادنوێنم بۆ هەموو ئەنفاڵەکانی کوردستان لە گەرمیان تا بادینان و بە بارزانیەکانیشەوە. دەستی یەکەیەکە دایکانی ئەنفاڵ و شەهید ماش دەکەن کاکە عەلی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا یادکردنەوەی ئەنفاڵی بارزانیەکان بە تایبەتی چونکی لە سات و کاتی ئەو ڕۆژەدا بووە بە دوو مەرحەلە بارزانی جنوساید و ئەنفاڵ کران. ئێمە ئەگەر باس و خواستی زۆری بارزانیەکان کەین عینی ڕەنگە هەندێک معلومات هەبی خەڵکی کوردستان میلەتی ئێمە نەزانی کە بارزانیەکان لە سەرەتای حکومڕانی بەحسیەکانەوە بەرنامە ڕێژی هەبووە بۆ لە ناوبردنی بارزانیەکان بە 7-8 عەشیرەتەوە کە دەڤەرێکی گرانە دەکەوێتە سنووری تورکیا وێران. کاکە عەلی ئەگەر تو مەجاڵ و دەرفەت بێ لە ساڵی 75 من تەمەنم هەیە کە لە ساڵی 75 شۆڕەشی کوردی تێکچۆ نیوەی بارزانیەکان لەگەر نیوەی خەڵکی کوردستان ئاوارەی ئێران و دەربەدەر بوون. حکومەتی عێراق بەرنامەیەکی دانا کە ملەتی بارزان بە نیوەی کرد لەو ئەوەی مابووەوە بە نیوەی کرد بە منتیقەی بەڕۆژ و نزار و تێل و شنگێل و دری و ستینی مزوریەکان هەمووی برد بۆ پارێزگای دیوانیە. لەوێ لە شوێنێکی سەحراوی و لە شوێنێکی کە خەڵکێک لە منتیقەی شاخاوی بژیت چۆن لە سەحراوێکی وەکی سەحرای عەرعەر و نوگرە سەلمان دەژیتن و خەڵکی تری بارزانیەکان ئەوانەی شێروانی و مزوری و گەردی و ئەوانی تربوون وەکو دۆڵەمەری ئینان بۆ کۆمەلگای سۆران و حەریر و بەحەرکە کە حکومەتی عێراق شەڕی حکومەتی ئێران و عێراق دەستی پێکرد بارزانیەکان چونکی دەکەوتنە سنووری منتیقەی شیعە. حکومەتی عێراق بەرنامەیەکی دانا دەترسا چونکە قیادەی پارتی و جەنابی سەرۆک لە ئێران بوون عیلاقیان هەبوو لەگە ئێران بین و دەوریان خۆش بوو. ئەو کاتە فکری کردەوە بارزانیەکان نزیکی شیعەنە بۆ سەورەکردن لەسەر عێراق بۆ مزاهرەکردن لەسەر عێراق جارێکی دی بارزانیەکانی دیوانیە گەڕاندنەوە بۆ کۆمەلگای قوشتەپە دوو مجەمەعی لەوێ چێکردن بە ناوی قادسیە و قودس لەوێشی کردنە دوو بەش دووبەرەکانی بۆ دروست کرد. هەلەم کاتەدا کە هێشتا لە بن خێمەکان بوو نەچوو بۆنە ناوخانیەکان تەیارەی عێراقی بە بویانووی شەڕی عێراق و ئێران تەیارەکە لە مجەمەعی قودسیدا تا ئێستاش بریندارەکان مەوجودن ئەلێرەمان لە حەیاتیشمانە. تو ئەو ڕۆژەی کە ئەنفاڵ دەست پێ کرد لە کوێ کافەتحی کە ئەو ڕۆژەی ئەنفاڵ دەست پێ کرد ماڵی ئێمە لە کۆمەلگای بەحەرکە بوو بەڵام بارزانیەکان بە دوو خوناخ ئەنفاڵ کران لە سیویەکی مانگی هەفت قادسیە و قودس دەکەوێتە ئەوە شێناخان باسی کرد شێناخان باسی لە دەی مانگی هەشت بەحەرکە و حەریر و سۆران پێکەوە ئەنفاڵ و جنوساید کران لە 9 ساڵی تا 90 ساڵی بە پیر و پەکەوتەوە ئەوەی نێرینەی بارزانی بوو هەمووی ئەنفاڵ کرد. بۆیە من ڕۆژە لە کوێ بوویت؟ تۆ ڕۆژە لە کوێ بوویت؟ من لە بەحەرکە بووم کاک لە چیرۆکی ئەو دقەی خۆتمان بەوجێڕە ئەو دقەی کاک عەلی چیرۆکی ئەم دقیقە چونکی من تۆزە گەورە بوو چیرۆکی هەموو کوڕانفاڵێکی بارزانیە چیرۆکی هەموو براو خوشکێکم بارزانیە من چۆن چیرۆکی خۆ گەڕمەوە هی هەمووان وەکو من بوو من تەنها بکەمە هەر سەر چیرۆکی خۆم ئەزانی کوڕانفاڵی بارزانی خوشکان دایکانی من دایکانی ئێمە هەموو بوو یەک دەردەسەری بوو کە تۆ حساب کە ئەگەر 8,000 نەفەر بێ بابی بێ مامی بێ برابی دەبی 8,000 منداڵ چاوەڕێی باو بکەن 8,000 خوشک چاوەڕێی باب و خۆشەویست و 8,000 دایک چاوەڕێی کوڕەکانی کەن دەبی مەرکەسات لە شتێ دەست چیت بینی ئەو ڕۆژە کات فەتحی ئەو ڕۆژە چی بینی؟ ئەو ڕۆژە کە وەکو هەموو کۆمەلگاکانی تر حرس جمهوری هاتن دەورەیان لە مجەمەعیدا تەنانەت بارزانیەکانیان هاتنە ژووری تحرکیان کرد و بارزانیەکانی ڕاپێکی ناو هیوا و زیلەکانی کردن و بەرەو باشووری عێراقی گواستنەوە. من تەمەنم 12 ساڵ. چۆن نەجاتت بوو؟ بەڵێ چۆن نەجاتت بوو ئەو ڕۆژە؟ وڵی ئەزانی کاک عەلی نەجات بوونی من ئەوە هەندێک جا فرسەت وارێک دەبێ قەدەر وارێک دەکەوێ کە دایکم دەستی منی گردو جنگیەکی عەرەبیش کە حرس جمهوری بوو دەستی گرتم لەو کێش و لەو کێش من حەزم احتیماڵە من هێشتا مەیلم لەوە بوو کە لەگە باوکم بڕۆم بەڵام
ئیدی فرسەت وابوو خەدەر وابوو من دایکم ڕزگاری کردم و ئەوە نەبی کە بەرنامەیەک هەبی بەڵام یان ڕەحم بە کەسێکی تر کرابی ئەوە بووە قەزا مخەدەر بووە. سەربازەکە چۆن تۆی نەبرد؟ منی نەبرد دایکەکەم هەر نازانم بە بیرم کۆ دێتەوە دایکەکەم زۆر بە پڕی تڕی خۆی لە من ڕوو کرد و نەیهێڵا بەهی بزە نازانم ئەسکەرەکە دلی پێسوتا نازانم فلیمەکە چۆن چەند کەسی ئێوە ڕۆیشتن چەند کەسی ئێوەیان برد؟ من وەکو کەس باب و دوو برا و دوو مام و بڵێم 25 نەفەر زیاتر لە خزمی دایک و بابم و بەڵام ئەو بارزانیانە هەموو کەسوکاری من ئەوە هیچ وایە ئەوە بووە مەوزوعەکە بەس کارەسا کاک عەلی بەڵێ ژیانتان دوای ئەوە لە کارەسات کە لە دوای بارزانیەکان بزلە بەدوایە دوای ئەوە ژیانەکەی دوای ئەوە چۆن بوو تو 12 ساڵ بوو جەدایکت دڵی پێت خۆش بە کە ئیشت پێ بکات و کە خێزان بەخێو بکەیت تۆ ئەبیتە ڕێز ئایلە لەو کاتەیە. دایکم وەکو هەموو دایکانی بارزانیەکان دەستی هەڵکرد و ملی دا بەر ئیش بە هیمەت و جوامێری خەڵکی دەشتی هەولێر و جەژنیکان و دەشتی بەرانەتی وەکو خەڵکی قوشتەپە و حەریر و سۆران چۆن هاوکاری هەموو خەڵکی ئێمەی کرد خەڵکی دەڤەری مەش ئەوها هاوکار بوون لە ئیشکردن لە زکاتدان لە هاوکاریکردن بە حقیقەت هەتا حەدێک زۆر بوو بەڵام باکە هاوکاری لەو کاتەشدا ڕژێمی بەعس بۆتان دەزانن ئەوەی بینیبی خۆشتۆک دەیتوانی مجەمەعەک لولدا عینی خەڵک نەیدەتوانی هاوکاریش بکە سەرەڕایەوە کاک عەلی کە لە مانگی هەفت بارزانیەکان ئەنفاڵ کران لە مانگی 12 دووبارە ئەنفاڵێکی تری بارزانیان نەسیبێ کرد کە قادسیە و قودس هەمووی کۆ کردەوە چەند سیارەی نەفەر هەلگری هەولێر هەبوو هەموو ژن و پیر و پەرکەوتەی سوار کردن بردنە دەڤەری مێرکەسۆر شوێنێک پێ دەڵێن چاما لەسەر بەفری ڕووکردن گوتین بۆ عێراقینی نەدەبی لە وڵاتەش بڕۆ ئاگادارم ئەویش ئاگادارم بەڵام حقیقت دەبی جوامێری ئەو پیاوە حەسەن جانگیر مزوری حەسەن و حسێن هەبوون برابوون ئەو کاتە چەکداری حکومەت بوون بە هیمەت و جوامێری ئەو مەردە پیاوانە کە خەلکیان هێنا کۆمەلگای گۆڕەت و تێک نەدرابوو کە خەلکیان هێناوە بەشە و بە سەیارەکانی عسکەری شتیان لەبەردەست و هەمویان هینانەوە ناو کۆمەلگا هەمویان شاردنەوە وردە بەرەو هەولێری ئینان عینی بۆ خوا شاهدین ئەو کاتە ئەو پیاوە ئەمری ئەعدامی بۆ دەرچۆ لە محکەمە سەورە عینی جوامێری ئەو مەردە پیاوەش ئێمەی کەس و کاری ئەنفاڵ و خەڵکی کوردستانیش دەبیر ناکات. بابینە سەر ژیانی خێزانەکەتان چۆن دوای ئەوە ژیان کاکە عەلی خێزانەکەم هەر وەکو هەموو خێزانی دی بە ئیشکردنی ئافرەت ئەو کاتە ئیشکردنی ئافرەتیش قرس بوو وەکو ئێستا نەبوو ئافرەتیشی نەدەکرد بەڵام بە ناچاری و مەجبوری پەروەردەی بارزانەتی پەروەردەی ئەو حەفت عەشیرەتە کە بە فەزلی شێخ ئەحمەدی بارزانی مەڵە مستەفای بارزانی وەیان ڕاهێنا بوون کە ئێمە وەکو کۆمە بوونە باب و باپیر و مەکتەب و قوتابخانە و تەربیەتێکی کاک عەلی تەربیەتێکی واندا بە منیشەوە کچ و کوڕی خۆیان کە من ئێستاش باوەڕکە ئەگەر ئێستاش ئێحسایەکەی ئەو تەربیەت و ئەخلاقەی کە ئەو دایکانە بە ئێمەیاندا لە حکومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە حکوم دەکە باوەڕ ناکەم کوڕ و کچێکی ما ئێستا خلافی ئەم وڵاتەی دەستوری قانونی ئەم وڵاتەی کردی یەک نەفەریشمان هەبی لە زیندان ئەو هەندە بە تەربیەت پەروەردەکرا. حەزەکەم نەختێ باسی ژیانی خۆت بکەی لە دوای ئەوە تو چوویتە قوتابخانە دوای ئەوە کاکە عەلیە قوتابخانەی چی و حاڵی چی بەش من نەچوومە قوتابخانە ئێمە دەرکراین بەڵام بە فەزلی دایکان هەندێک چوونە ناو هەولێر هەندێکی تر عینی خەڵکێک هەبوو کوڕی خۆی هەر بردە قوتابخانە چونکی پەروەردەیەکی واشت نەبوو قوتابخانە بخوێنی یان تۆ دیار بووی بارزانیدی بەڵام شکر بۆ خوا خەڵکی خوێن لە وەردوگەکەتان قوتابخانەی لێ بوو بەڵێ قوتابخانەی لێبوو بەڵێ ئێمە کاکە لە ماڵ نەدەحەوانە کە دایکمان دەچوو ئیش دەبی بردوانە ماڵی جیرانێکی خەڵکی تر بووە بارزانی نەبووە تا ئێوارێ دلیا و ئامین نەبووە بگەڕێتەوە کە ئێمە ماینان نەماینە ئێدە باسی ئەو شتانەمان بۆ بکە باسی ئەو شتان ئەو ڕۆژگاری خۆتمان بۆ بکە ئەوانە باسی ئەم ماساتەمان بۆ بکە کاک عەلی ئەزانی گێڕانەوە و یادگاری هەرتازیە بەڵام من حەز دەکەم ئەو شتانە بۆت باس بکەم کە خەڵکی کوردستان ڕۆشنبیر و ڕووناکبەری وەکو جەنابەت خەمخۆری وەکو جەنابەت ڕەنگە هەندێک معلوماتی لەسەر بارزانیەکان نەبی ئەو خوشکە چۆن ژیانی خۆی باس کرد
ژیانی منیش هەروە بوو بەڵام بۆ هەندێک شتی نوت بۆ باسکەم نا ئەوانە مامە باس ئێستا ئێمە ئەمەمان پێگرنگە آخر کاک علی من من خۆم لە نزیکەوە ئاگاداری خۆ بارزانەکان لە قوشتەپە بوونەوە منیش دارەتوو بوومە و لە دوای ساڵی 91 ئاگاداری مەسات و هەموو ئاگاداری هەموو ناخۆشەکانی ژیانیان بوومە هیچ ئەزانم بەس حەزەکەم لە دەمی تۆ گوێم لێ بێت کاک علی لە دەمی خۆمەوە ئەو خوشکە چۆن ژیانی بردیتە سەر من و هەموو کوڕە بارزانیەکان و خوشکە بارزانیەکان ڕێک ژیانمان ئەووا بووە تۆ گەورەتر بوویتە شت زیاتر لە بیرە بەش پێ چاوت تۆ بۆ نەچوویتە قوتابخانە کاک علی لە ژیان من تەمەنم ئەوە نەبوو ئیشکەم دایکم ئیش دەکرد خوشکەکانمانیش دەکرد بۆ نەچوویتە قوتابخانە خەڵکێک قوتابخانە کاکە ئێمە قوتابخانە هەروانە بوو بڕۆ قوتابخانە ئێستا خەڵک هەیە باوکیشی هەیە ئیمکانیەتیشیان ناتوانانی کوڕەکەی بنێرێتن من عمرم 12 ساڵ بوو لە قوتابخانە دەرکرا بووم ڕەنگە ئەوفامەشم نەکردی بچمە قوتابخانە ئەو دایکیشم حەزی نەدەکرد چونکە دەگۆ لە ڕێی مەکتەب لە مەکتەب مامۆستا ڕەفیق حزبی بوو کە ئەوەی دەرسی بەمەدا ڕەفیق حزبی بوو ئەگەر مار لە کونێک لەناو ماڵێک دەتوانی لەوێ بنری وایە دێمە بۆ لای کاگڕێکار ئێمە زووری ئەمڕۆ ناوەکەت فێر بووم کاگڕێکار ئەم کاتت باش کاگڕێکار دەنگت نییە دەنگت مایک بکۆ مایکەکەت تەپات کردووە مایک مایکت قەپاتە کاگڕێکە بیگۆڕە مایکت قەپاتە کاگڕێکان ئێستا تەواوە کاگڕێکار حەزەکەین جۆمان لە چیرۆکی تۆ بێت کاگڕێکار ئەو ڕۆژە کەسێ بووە لە قوربانی و ئێستا لێکۆڵینەوە دەکات لە بواری جینۆسایدا دەیەوێت کۆڵەی جینۆسایدی خۆی بکاتەوە چیرۆکانی تۆ لەو ڕۆژە چۆن بوو گوێ لێمە کاگڕێکار دەنگم باشە من ئەڵێم کاگڕێکار ئێستا ئەو ڕۆژە قوربانێ بوو ئێستا لێکۆڵینەوە دەکات لە بواری جینۆسایدا کتێب دەرەکات داوای دادگایی تاوانبارانەکات بە دۆکۆمنت دەکات کاری باش دەکات لەو بارەیە چیرۆکی کاگڕێکار ئەو ڕۆژگارت چۆن بوو لەگەڵ ئەو ئەنفالکردنیان لەگە ئەو جینۆسایدکردنی ئەگەر تۆش چیرۆکی خۆتمان بۆ بگەڕیتەوە لە سەرەتا سوپاسی ئەوەی پەڕێز دەکەن و سەری ناوازی بۆ هەموو قوربانیانی جینۆساید لەلی کورد دەمێنن بەڕاستی چیرۆکەکانی هەر یەکێک لە کەسایەتیەکان لە خانەوادەکانی بارزانیەکان چیرۆکەکان جیاوازن چونکە شوێنەکان جیاواز بوون چیرۆکەکانیش جیاوازن بۆ نمونە کۆمەڵگەکان شوێنی جوگرافیان جیاواز بووە شوێنێکە بووە دەست بە شوێنێکە بوو جیا بووە بەوە باری خێزانی هەندێک خێزانان لەگەڵ هەندێک خێزانان فەرق بووە لە هەندێک خێزانان ئەتوان بڵێم پیاوێک مایتەوە یان گەنجێک ما بووە بەڵام لە هەندێک خێزانان هەر کەس نەما بوو ئەو کاتە ئێستا برادەران باسییان کرد زۆر بەتوانی کە بارزانیەکان بە دوو قۆناغ جینۆساید کراون بەڵام ئەوەی حقیقەت بێ بارزانیەکان بە دوو قۆناغ جینۆساید نەکراون قۆناغێکی یەکەم ڕاگواستنیان بووە کە لە مانتەقەی بارزان بۆ مانتەقەی باکووری عێراق و دوایەوە بوو ناوەڕاستی عێراق قۆناغی دوێم کۆکردنەوەیان لە ناو کۆمەڵگاکانی بەحرکە حریر دیانا قوشتە ببوو بەداخەوە کاک هیوادارم پەیوەندی پێوە بکەن بۆی کاک ڕێکارێ بێتەوە دەنگیشی باش نەبوو کاگڕێکار کاگڕێکار هاتیتەوە کاگڕێکار بەخێر بێتەوە
کارڕێکار فەرموو جەمە لە تۆیە. بەڵێ قوربان ئەوجا لە پاش کوکردنەوە لەناو کۆمەڵگا زۆرم لایەکان قۆناغی سێیەم کە قۆناغی دەست بەسەر داگرتن بوو لە پاش ئەو قۆناغەش قۆناغی زیندە بە چاڵکردن ئەلو کاگڕێکار 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 دەی کاگڕێکار نیە مشکلە نێ پرسیارێک لێ هەردووکانەکەم یەکێ لەو تاوانبارانەی کە دەستی بە تایبەتیش لە دەڤەری سۆران دەستی سپورە بە خوێنی ئەمپالکردنی بارزانەکان تاوانبارێکە بە ناوی فارس نعمە مەحیاوی کە لە شەڕی گرگمەندیشدا بەشداری کردووە فەرماندەی فەولەق بۆ لەو کاتەیە ئێستا لە نەمسا دەژێت کات فەتحی شێناخان و تەقاعودیشە تەقاعودە لە بەغات تەقاعودی وەرەگرێ و لە نەمسا دەژێت سکاڵای لەسەر تۆمار کراوە لە ساڵی 2008ەوە سکاڵاکان من چەند ڕۆژە لەنەمە پێش بڵاوم کردو دوایی بۆتانە نێرم سکاڵای لەسەر تۆمار کراوە داواکاری گشتی نوێنەری نردۆ بە دادگای باڵای تاوانەکانی عێراقی داواکاری گشتی نەمسا نەک شوێنی تر هیچ هاوکارێک نەکراوە گەڕاونەتەوە دۆستەکەیان داستۆ ئێوە چی دەڵێن لەسەر ئەمانە لە کاتێکدا تاوانبارە قایدی فەیلق بووە و بەشداری کردووە لە گرتنی بارزانەکانی منطقەی سۆران ناوچەی سۆرانی تر نازانە چ ئۆردوگایە بوونە و لە چەند کەس بوونە لەوێ گرتراون چەند کەس بوونە لە سۆران ژیاون بارزانەکان چەند کەسیان لە ئەنفال کراوە کێ بوونە ئەوانە بەڵام بەشدار بووە لە ئەنفالکردنی بارزانەکانی سۆران و ئێستا بە ئازادانە لە نەمسا دەسوڕێتەوە هاوکاتش خانەنشینیشە لە بەغا کاک فەتحی تۆ چی دەڵێ لەسەر ئەمانە پێویست ئەمانە چۆن بەرخودیان بەرامبەر بکرێت کاک عەلیازانی ئێمەی کە سوکاری ئەنفاڵ حەچی پێویستە حەچی ڕێکارە ئێمە دەیگرینە بەر ئەو تاوانبارە کە کەسوکاری ئێمە و ملەتی کوردی ئەنفاڵ کردیە و شەهیدی کردیە و ئێستا بەس ئەوە لە دەستی ئێمە نیە دەبی حکومەتی هەرێمی کوردستان حکومەت نایکە حکومت ناگری ئێمە دەستەڵاتمان چیە ئەگەر حکومت نایکە خۆی ئێستا لە نەمسا ئێوە ئەتوانن سکاڵای لەسەر تۆمارکەن ئێوە دەتوانن بکەن حکومەتی هەرێم موقفیە بێت وزارەتێکی بە ناوی وزارەتی شەهیدان هاوکاری کەس ناکە ئەنجومەنی دادوەریە هەیە هاوکاری ناکە محکەمەیە هاوکاری ناکات ئەڵێ چی لەسەر من لەگەڵتم حکومەتی هەرێمی کوردستان کە وەزارەتی شەهیدان هەیە هاوکاریت ناکە پێشوازیت ناکە کاک ئەوە ئەزانی کێشەکە لێرە خەڵکی شیا و خەڵکی خەمخۆر لە شوێنی شیاو نییە نەخۆ تاوانبارێک کە سوکاری منی شەهید کرد بێت تۆت بچی لە نەمسا سکاڵای لەسەر تۆمارکە و معلومات دەیە من لەوە زیاتر چی دیم لە تۆ دەوێت لەوە زیاتر بەس ڕاستە حکومت بە کێسی ئەنفاڵ بۆ کێسی ئەنفاڵ تا ئێستا گلەی ئێمە چۆن گلەی لە حکومت مان هەیە تا ئێستا سەرۆکی حکومت سەرۆکی هەرێم ڕاوێژکارێکی نییە بە پرسی جنوسایدی گەلی کوردستان نەهە بارزانیەکان من زۆر نێزیکم لە کاکەیاد و جماعەتی دەستەی پارێزەرانی کێسەکانی ئەنفاڵ بە تایبەتی کە کێسەکانی بارزانیەکان چل کێس بوون من لە ئاخر کێس خۆ منیش بەشدار بووم لەو کێسانە بە حەقیقەت بۆ پارێزەرانی شاوکار نەبوونە من نازانم مەوزوعەکە چییە چ مەسلحەت لەگەڵ مەوزوعەدا هەیە من نازانم بەڵام ئێمەی کە سوکاری ئەنفاڵ ئەگەر داواشی لەسەر قەیدکەین بەخۆ بە هیچ ناچی چونکی تا ئێستا پەرلەمانی عێراق کێسەی جنوسایدی بارزانیەکان تا ئەو لەحزەی من و تۆش تێدا قسەیەکەن تەصدیقی نەکردیە ئێمە خۆ چەند ئەمدا پەرلەمانی کوردمان لەوێ هەیە باشە بۆچی خۆ
بۆ نمونە پارتی لە هەمویان زیاتر پەرلەمانتاریەیە بۆچی تا ئێستا ئیشە نەکراوە با قورعان خۆ تۆ ڕاست دەکەی پارتی لە هەمووان زیاتر ئەندام پەرلەمانی و ئێمەش بارزانینە و خۆ حاشایشمان نەکردە لەو بارزانەتی و پارتیە بەس من نازانم ئێزا خەلکی بسپۆر و شارەزای دانەناوە بۆ دانانێن بزە بۆ دانانێن من نازانم کە ئێستا عینی نازانم ئەو جوابە بەرە ئەو پرسیارە بەرەو کێ بکەین کە من و تۆ بزانین ئەوەی وڵات بەڕێوە دەبە چۆن نازانێت باشە من پێتەڵێم ئێستا کابراوە لە نەمسە لە بەغا تەقاعودە قاید فەیلق بووە شەڕی گردمەندی کردووە لە سۆران بە تاکید بەشداری گرتنی خەڵکەکەی کردووە سەرپەرشتی گرتنی ئەو خەڵکەی کردو دوای بێ سەرشیان بوونە یعنی دواییش ئەنفالیشە بەشداری کردووە ناوی ڕقم 1970 لە داواکارانی ئەنفالیشە کاک عەلی کەس و کاری ئەنفاڵەکان بە گشتی و بە تایبەتی بارزانیەکان من جگە لەو تاوانبارەکە لە نەمسا دەژی کە خەڵکی عێراق و عەرەبە خۆ لێرەش خەڵک هەیە دەستی لە ئەنفاڵ و گرتن و کوشتنی خەڵکیشدا بووە ڕەنگە نەک هەر بەس ئادای بژی مەسوولیش بوو ئێمە کەس و کاری ئەنفاڵ دەڵێن بەس بە مەسوولی ئێمە نەبن بەرپرس نەبن عینی کەرامەتی دایک و خوشکانی ئێمە پارێزراوی وەختی ئەو دایکە دەبینی کوڕی شەهید و ئەنفاڵ پارێزراو نابێت چی دەکەی عینی من هەندێک شت هەیە بە قورعان نازانی هەوارەکەی بوو کێ بی بۆ نازانیت وەڵا گاوارەکە بۆ جەنابت بینین و مەمنونی جەنابتی نەخۆ بەخوا لێمە وەرناگرن بۆ هاوارەکە بۆ ڕستنەی دیار سرت بەرە واللهی خۆ ڕێز و احتراممەیە ئەو ڕسمەی لەسرم عینی لای من پیرۆز و مقدسیشە بەڵام کاکە خۆ من حەچی بەردێک لە وڵاتە بەربێتەوە خەتای ئەوان ئەو صاحبی ئەو ڕسمانە نییە کاکە نەوەزیرت ئەگەر خەمخۆر نەبێ بریکارت خەمخۆر نەبێ کابرا ماڵێکی یا چوار منداڵی هەیە ناتوانانی بەڕێوەی بە ئەو هەموو حکومەتە بەو کەسە هەموو معلوماتی نییە کە ئینسانی ڕاست و درستی لە دەور و بەری نەبێ ڕەنگە شتەکە جوان بۆ شەرح نەکە نەخۆ ئەوە 100 ساڵ ئەوان خەبات دەکەن شوێنە خانێکێ لە تاوانبارانی جینۆسایدی بارزانەکان ئێستا لە نەمسا دەژێت ناوی فارس نعمە فارس محیاویە تەقاعودە لە بەغا خانەنشینە و سەرکردایەتی شەڕی گردمەندی کردووە لە 1970 و دوای ئەوە سەرکردایەتی گرتنی بارزانەکانی سۆرانی کردو و ئێستا بۆ خۆی خانەنشینە و موچەیەکی باش وەردەگرێت لە نەمساش سۆشیال وەردەگرێت و هەروەها هاوکات لەوێش موچە وەرەگرێت عەزەز و مکرەمە سکاڵای لەسەر تۆمار کراوە محکەمەیەک لە عێراقا لە کوردستانە نییە هاوکاری دادگای نەمسا بکات ئێوە کە سوپاری قوربانیان یعنی چی دەڵێن لەسەر ئەم بابەتە بەڵێ کاک عەلی خۆی هەر نەک ئەو حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراق بۆ ئەرەم عێراق خانەنشینی کردووە عێراق جگە لەوەی بەرزانەکانیان فا کردو عەبدولکەریم قاسمیشی کوشتووە جای ئەوەیان حکوومەتی عێراق خەتا حکوومەتی عێراق تا ئێستا حکوومەتی عێراق ناتوە بەیەک لێبوردە یعنی بەیەک لێبوردە لە کەس و کاری ئەنفاڵ بێشک وایە ئێمە چەند کەسمان ڕێز جەمول بوو تا ئێستا چەند ساڵەوە کاکڕێکار ئەزانێ داوا دەکەین سەرە کۆمار داوای لێبوردن لەگەلی کورد بکەن نایکات لەبەر ئەوەی کورسەکەی تێکەچێت جاشەکان محکەمە ناکەن لەبەرەوەی دەنگیان هەیە پارەیان هەیە سوڵتەیان هەیە دەسەڵاتیان هەیە دێمە لای کاکڕێکار گوێ دێمە مایک کاکڕێکار گوێ لێمە کاکڕێکار حەزەکەین تۆش چیرۆکی خۆتمان لە سەرتا بۆ بگەڕێتەوە چیرۆکی تۆ لەگەڵ ئەنفالکردنی بارزانەکانە چۆن بوو ئێوەش بەشێ بوون لەو ئەنفالکردنە مزوریەکان تۆ لە کوێ بووی لەو کاتەیە چیت بینی چیت لە بیرە سپاسان دەکەم ببورن لە سەرقەتای ئێمە لە کۆمەڵگای بەحەرکە بوو سەرەتا لە دەوڵەت پشتری باڵا بووین ساڵی 1978 ڕادێژران لە بوو کۆمەلگای بەحەرکە لە ساڵی 1983 کە دەست کرا بە کردنی بارزانەکان ئەو کاتە ئێمە کچکە بووین بەڵام کە لە پشتەکە مالی مامم و ڕەمامەکان پیران ئێمە هەڵاتی بوونە لە بەحەرکە نەمان من و برایەکم لە مالی خوشکم بووین لە مالی خوشکم بووین ئەو کاتەی ناچینەوە بەحەرکەتە نا بابم لە بەحەرکە بوو بابیشم شوێنێک هەبوو
ووقت قصل وأنا أقول لكم قصل شرطوا يعني وكسان لخزانك وكسان أنفال نكران لو كاتيا مامێکم ئەنفال کرا لەگەل دوو کوڕە مامم لە کۆمەڵگەی کوشتەکە بەڵام ئێمە لە بەحەرکە بوون لە سوێکی حەفت دەست کرا بە ئەنفال بە جینۆسایدکردنی بارزانیەکان لە قودس و قادسیە لە کوشتەکە بەڵام لە 10 هاتن لە بوو بەحەرکە و حەریر و گیانە ئەو وەختەی خەڵکی حەریر و گیانە ئەو بەحەرکە هەندێک وشارتر بوون هەندێکیان هەڵاتن چوون بۆ ئێران هەندێکیان چوونە دەرەوە لە کۆمەلگا لە مۆلی خزمەتەوە لە شوێنەکان خۆیان شاردەوە هەندێکیشان هەلەو بووکە هاتن دووبارە لە 10 دەستیان کرد بە جینۆسایدکردنی بارزانیەکان هەندێکیان چوونە ناو کەندور و سەڵاجە و هەندێکیشان خۆنکیان لێدا بوو لە سێر زەمین و جێرعەت و هەر یەکێک بە شێوەیەک خۆیان شاردەوە ئەو کاتەی من لەگەل برایەک ئەمانی خوشکم بووین لە دەرەوەی بەحەرکە بەڵام باوکم خۆی لە ژێر قەسەلێک شارد بووە ئەی دوای ئەوەش ژیانی ئەوە چۆن دەستی پێکردەوە ئێوەش ئەکەونە بەر مەترسی لە دوای ئەو ڕووداوە تاڵە دوای ئەم قۆناغا ژیانێکی زۆر سەخت بوو بەڵام لەم ژیانی لەگەڵ ژیانی ماڵی مامم هەندێک جیاوازی هەبوو چونکە ئەو کاتەی باوکم خۆی ڕزگار کرد دوای ئەوە خۆی شاردەوە لە ماڵی برادێکی خۆی لە دەبەری بەڕانەتی هەتا فترێک تا ئەوەی وەزعەکە هێور بوویەوە دوای ئەوە کۆمەڵێکی تر هەستان کە ئەوەنە هێواش ئەو جینۆسایدە خاو بووە دەستیان گەنجەکانیان جینۆساید کرد ئەوانەی کە مابوونەوە خۆیان شاردنەوە هاتنە هێواش هاتنەوە ناو ماڵەکانی خۆیان و دەست بە ژیانی سروشتی خۆیان کرد بەڵام ژیانی ئافرەتەکان زۆر سەختتر بوو لەو ژیانەکە پیاوی لە ماڵێک هیچ پیاو نەبا هیچ گەنج نەبا ناڵێم چیرۆکەکان جیاوازن ژیانە هەر خانەوادەیەک چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە وایە ئەو پیاوانە دوای ئەو جینۆسایدە کەوانە ڕزگاریان بوو ناترسان جارێتر جینۆساید بکرێنەوەوانش ترسیان نەبوو دڵە ڕاوکیان نەبوو بەڵێ ئەوانەش ترسیان هەبوو لە سیویەکی حەفت کە هاتن مامێکم لەگەل کوڕە مامێکم دەستگیر کرد بەڵام یەک کوڕە مامم وەکو ئەوە لە ماڵەوە چاڵێکیان لێدا بوو چاڵ زێرزەمینێک بوو خۆیان لەناو دەشاردەوە لەناو ئەو چاڵە ئەو کوڕە مامە تەقریبەن زەوای 1 ساڵی بوو دوای ئەوە لە 10 دووبارە هاتن ئەوانیش لە 150 گەنج کە ئەتوانن بڵێن گەنج بوون مێر منداڵ بوون ئەوانە بوون هەموو لە قودس هەموو دووبارە دەستگیرکردن دووبارە دەستگیریان کردنەوە ئەوانیشان بردن و تا ئێستا جینۆساید کراون ئەو چەند ساڵی دوای ئەوە کە ژیانتان چۆن بردەسەر تاگەینە ڕاپەڕین ئەو 10 ساڵتان 8 ساڵتان چۆن بردەسەر تاگ ڕێکارەوە وڵی ژیانێکی زۆر سەخت و دژوار بوو زۆر ژیانێک بۆ پڕ هەمیشە ترس و هەمیشە یعنی دلە ڕاوکێ بوو هەر یەکێک لە ماڵی خۆی چاڵێکی دروست کرد بوو زۆر جارانکە بۆ ئەسکەر هاتیان حکوومەت هات دەچوونە ناو چاڵەکە خۆیان دەشاردەوە بە ژنەکان دەمان یعنی ژیانێکی زۆر سەخت بوو هەندێکە ماڵەکانی خۆیان بار کرد بۆ نمونە چوونە ناو هەولێر لە گەڕەکەکان خۆیان دەشاردەوە هەر یەکە و بە شێوەیەک ژیانی بەسەر دەبێت تۆ چیتە قوتابخانە دوای ئەوە بەڵێ من بەردەوام بووم لە قوتابخانە تا خانەی مامۆستایانم تەواو کرد یعنی تۆ بوویت بە خوێنەوە بۆی ئەم پیرۆکانەمان بۆ بگەڕیتەوە بەڵێ من هەر لەو کاتەوە دەستم کرد بە کوکردنەوەی هەموو ئەو بەڵگە و زانیاری ئەوانە ڕۆژانە لەو دەستەکانی خۆم هەموو شتەکانم دەنووسیەوە لە دوای ئەوە کە ڕاپەڕین دەستی پێکرد کەتم بە دوای کوکردنەوەی هەموو بەڵگە و زانیاریەکان لەو بابەتەوە تقریبا پەرتوکی چاپ کرد دوای ئەوە 4 کورتەفیلم من دروست کرد لەسەر جینۆسایدی گەلی کورد و سەرپەرشتیاری کێسی بارزانیەکان بووم لە دادگای بالای تاوانەکانی عێراق وەک چالاکانێکی خوبەخش
هر ئێستاش هەتا ئێستاش هەر بەردەوامن و ئێستاش خەریکی دروستکردنی پەرتوکێکم لەسەر جنووسایکردنی کورد لەلایەن ڕژێمی تورکیاوە کە چۆن ئەو خەڵکی سڤیلە بە بۆمبەبارانی کیمیاوی بە تۆپ و بە تەیارە خەڵکی سڤیل جینوساید دەکاتن ئەو جینوسایدە لەسەر گەلی کورد بەردەوامە تۆپ ئێستا بۆ من هیچ جیاوازیەک نییە لە نێوان خەڵکی بارزانی خەڵکی گەرمیان خەڵکی حەلەبجە خەڵکی عفرین خەڵکی دیاربەکر من بە چاوێکی کوردانە تەماشای ئەم گەلە دەکەم تو لە ڕوانگەیەکی ئەخلاقیەوە سەیری جینۆساید دەکەی دەست خۆش باز بۆ ئێوەش دەستان نێشێتن کاک ناهێنم بڕۆی کاک ڕێکارگیان چەند ڕۆژە لەمە پێش ئەگەر ئاگادار بێکێ لەوانەیە کە بارزانەکانی ئەنفال کرد نعمە فارس محیاویە نعمە فارس ئێستا لە نەمسا دەژێت پێشتر قاید فەیلقی 1 بووە و دوای بۆتە قایدی فەیلقی 5 و لە شەڕی گرتمندا بەشداری کردووە لە گرتنی بارزانەکانی ناحەی سۆرە ئێستا سۆرا قەزای وازار نازانەوە کاتە ئۆریگاکە لەکوێوە بووە بەشداری کردووە و ئێستاش خانەنشینە لە نەمسا خانەنشینە برێم لە بەغا خانەنشینە لە بەغا و لە نەمسا دەژێت و سکاڵاشی لەسەر تۆمار کراوە وابزانام ئاگاداری ئەو لەم ڕۆژانە بۆ تکات بەڵام محکەمەی عێراقی هاوکاری داواکاری گشتی نەمسا ناکەن بۆ ئەوەی ئەم کێسە بچێتە پێشەوە لە کاتێکدا ئەوە لە کێسی ئەنفالی ژمارە 1970 بەشداری ئەنفالی 1 کردووە قایدی فەیلق 1 بۆ لەو کاتەیە چی دەڵی لەسەرەمە داواکاری چییە پێویستە چی بکرێت بۆی ئەم خەڵکانە نەجاتیان نەبێت بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ تاوانبەران دەمرن و قوربانیان دەمرن و شاید حاڵ و تاوانبارگشتی وا دەمرێت ئێمەش داهاتوە وەکو ئەرمەنی و وەکو هۆلۆکۆستمان لەدێ کەسێک نامێنێت وەکو شاید حاڵی زیندوو لەسەر ڕووداوەکان بێت ئەگەر وەکو توێژەرێک وەکو لێکۆڵەرێک تۆ لەم بوارەیە ئیشی باشت کردووە دەستخۆشی مادوناسانە ئیشت کردووە قەت مادی نابیت تۆ چی دەڕێ لەسەرم بابەتە والله کاک علی من یەکەم جار سپاسی بەڕێزت دەکەم کە ئەم بابەتت ورژاندووە و ئەم کەساتێت جاری کردووە بەڵام سەدان کەساتی تری بەعسی فاشیزم ئەوها هەن یەکێک لەوانە ئەبوو بوسرا هەبوو ئەبوو بوسرا کەسێک بوو لە قوشتەپە هیچ خێزانێکی ئەنفا هیچ خێزانێکی بارزانانی نییە شەوان لە ترسی ئەبوو بوسرا چەند سەعاتێک نەروست بکەن کە ناوی نازم محەممەد بۆ خەڵکی موسیق بوو ئەمە زۆر هەوڵماندا ئەو نازم محەممەدە کە بۆمان دەست بکەن کەسێکی بکردەوە ناسنامە و شوێنەکان بگیردەوە من شخصیان زۆر بەدوادەگەڕم بەڵام دەسەڵاتێکی ئەوەی عەسکەریم نەبوو یان دەسەڵاتی ترم نەبوو خۆ جاشەکانی قوشتەپە دەیناسن عەفوان جاشەکانی قوشتەپە لەو کاتەیە لە قوشتەپە من خۆ دەیناسنەوە چونکە ملازم محەممەد من دەبێ ئەوەی ئێستا تۆ باسکە بیستیومان لە شەڕی پێشمەرگەیە لە شەڕێکا بەشداری کردووە 20 پێشمەرگەی سۆشیالیست عەفوان 20 پێشمەرگەی حیزبی سۆشیالیست کاتەیە بەدەستی ئەو شەهید بووە بۆ جاشەکان لەوانەیە ڕەسمیشیان لەگەڵ هەبێت کاک علی بەڕاستی جێک داخە یعنی پرۆژەی جینۆسایدکردنی گەلی کورد نەبوویتە استراتیجێکی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە وابدەکان دەچن بۆ بەغدا دەنگت نەما کاکرێکە ئێستا هەیە بزانم قسە بکە بەڵێ ئێستا هەیە فەرموو کاک علی ئێستا ئەمە زۆر هەوڵ دەدەن کە هەموو ژیانی ئەو مستەشار جاش و ئەو کەسانە کە دەستیان بە جینۆسایدکردنی دەکوتەوە ژیانی ئەوانەش بنووسینەوە گوو بکەینەوە بەڵام جێ داخە زۆر جار تهدید دەکرێن زۆر جار ئەو مستەشار و کوڕە جاشانە یعنی
برنامه به تلفن يعني سخت خلقانی چون دکن لچالاقانانی چون دکن بهانه بو هەڕەشە دەکەن بڵێ هەڕەشە دەکەن هەڕەشەم لا ئێستا تەلەفۆنەکەم هەڕەشەی کوڕەجاشی تایە بله منش بخون يعني سوتر هرشة لهم للايان كساني كان من دلين فوت وحاول كساني تدبين أول رجاني كي برغة قهية دادجين وداي كبارزان نكونيش بكل مرجي داشين براسي جي دوكا يعني زۆر سپاس کابرا دەنگەکەشت خراپ و دێمە لای شێناخان ئەگەر شتێک مابێت باست نەکرد بێت بۆمان ئەگەر حەزەکەین چەند دقەیەک هەر شتێکت لەبیر چوو بێت بتوێ باسی کە ئێستا لێرەدا دەست خۆشکاک عالی وڵاهی من چونکە لەناو واقعەکەدا نەبووم بە تەواوی تەنها وتەکانی داکم دەتوانم بیگێڕمەوە یەکێکی تریش تۆ لەناو واقعەکە بوویتە بە کوێرەوەری گەورە بوویتە خۆ کوێرەوەرەکانی خۆتم لەبیرە لە ماوەی ئەو ساڵەیە عمرت بۆتە 9 ساڵ تا 9 ساڵ خۆ تۆ تا ڕاپەڕین بۆ دوای ڕاپەڕینیش خۆیەوە یەکسەر وەزعتان باش نەبوو نەگەڕاتەوە شوێن خۆی بۆ من ئاگادارم 95 وەزعتان خراپ بوو 98 جەر وەزعتان خراپ بوو لە ژیانێکی مەرگەساتیە دەژیان دایکتان ئیشێ کرد ئەو دایکە سەربەرزانە بەردەوام خەریکی ئیش و کار و کاسی بوون ئەو ڕۆژگارە چۆن دێت تو چوویتە قوتابخانە کەی چوویتە قوتابخانە وڵاهی لە دوای نازانم ساڵی چەند بوو ڕاستی بەس من تەواوم کردووە تا 6 ئامادەی لای دەکەمەوەم تەواو کرد لە دوای ئەوە نەتوانم کۆلێژ یعنی بە مناڵی چوویتە قوتابخانە دایکت ئیشی دەکرد تۆی مناڵەکانی نادە قوتابخانە چەند مناڵ لە قوتابخانە بوو دایکت چەند مناڵی بەخێوە کرد لە قوتابخانە بوون وەڵاهی دایکم ئەوانەی گەورەکان هەمویان دەچوونە ئیش 2 برام لەگەڵ 3 خوشکم لەگەڵ دایکم دەچوون بۆ ئیشکردن بۆ ڕەنینی سەوزاواتەکانیان نەوەی تەماتە و خیار و ئەو شتان دایکم دەیگوت من ئیشی خان و بەرەشم کردووە دەیگوت من چیمەنتۆم بردوتە 3 قاتی 2 قاتی بە سەتڵ خیزم بردووە بلوکم بە شام بردوتە 2 قاتی 3 قاتی کەس لە قوتابخانە بوون ئێمە بەس خۆم و برای بچووکم و برایکی ترم لە خۆم گەورەتر ئێستاوانە چەندیان تەواو کردووە وەڵا بەس خۆم تاوام کرد بەداخەوە نەیانتوانێت تەواو بکەم بەس دایکت ئامادە بوو بچێت بیانێتە قوتابخانەوە بە تاکیدی بەس خۆیان وەڵا براکەم ئەوەی لە خۆم گەورەتر بوو تا 3 ناوەندیشی خوێن بەڵام بەهۆی شاری براکوژی ئەو کاتەی وەزی ئەوەی لە خۆشم گەورەتر یعنی بچووکتر نەیتوانی چونکە هێشتا ڕانەهات بوو لەسەر خوێندن تۆزێک لاسار دەست خۆش شێناخان زۆر سپاس بۆ بەشداریەکانت بە هیوای ژیانێکی بەختەوەرت بۆ دەخوازم کاکە فەتی گیان ئەگەر تۆ قسەیەک مابێ بیکەیت واللهی کاکە عەلیجان هیچ چی بڵێم تو چ پرسیارێکێتە لە ڕووی ڕۆلی میدیاوە لە ڕووی حکوومەتی هەرێم چەند کەمتر لە ڕووی میدیاوە چی بڵم لە ڕووی میدیا ئەوەی کە حکوومەت چەندێک خراپە بەرامبەر بە جینۆساید میدیاش دا ئەوەندە خراپە میدیا ئەوەی گرنگی پێنادا کە سوکاری جینۆسایدە خەزەی جینۆسایدە بابەتەکانی جینۆسایدە من ئەوەی دەبینم ئێمە میدیامان عەفوەن میدیا شۆڕشەکات میدیا جینۆساید هۆلۆکۆست ئەرمەنی لە ڕێگەی میدیاوە بەجیهان نێناسان بەڵام ئێمە میدیای وامان نییە میدیاکانی ئێمە لە خزمەتی جینۆسایدان نییە بەداخەوە ئەوە گوڵەییە خۆ تۆوەرە گرنگترین بابەتی جینۆساید بنێرە بۆ ڕاگەیاندنەکان کەس بڵاوی ناکاتەوە بەڵام بابەتێک چەلەحانێ بێ یەکسەر هەمووی وا باسیەکات ئەوە لەگەڵ کام بڵێ تو هەر پرسیارەکە جواب داوە دەستت خۆش بێ
لروي ميديا وكاغ علي طبعا بزانه جنابي شهاد ميديا كاري لو بابا شارەزایی چەند کەناڵ و چەند ڕۆژنامە و جەریدە و تەلەڤیزیۆن مایە نازانم لەوانە 700 بێت ئەسەدە بزانە بۆ 37 ساڵ تێپەڕبوونی جنووسایدی بارزانیەکان نە بە تایبەتی بارزانیەکان گشتن فاڵەکان و کارەساتی تر بەس بە تایبەتی بارزانیەکان ئەگەر بەردێک بە سروشتیش لە عەسمان ببێتەوە شوێنێک خراپ کە هەموو کامیرەکان دادەنێ بەدەن بارزانی حکمی بارزانی ئەوە خەتایەوانە بووە بەڵام 8,000 مرۆڤی بارزانی لە ڕۆژێکی وەکو ڕۆژێکی ئەوهای نێزیک سیوەیەکی 7,000 بارزانی زیندە بەچاڵکردن فیسەبی کورد بوونە خەباتگێر بوونە سەریان بۆ دوشمن نەنواندیە تۆ قەنەعەت کە چوار میدیا کاربەری خۆمانەشەوە 1 سەعەتیان تەرخان نەکردووە و بابەت بەداخەوە دەسەڵات دیایە و دۆزی جینۆسایدیش بابەتێکی ترە ئەمە نابێت تێکەڵاو بکرێت بە هیچ جۆرە نابێت تێکەڵاو بکرێت بزەبێت من نازانم عینی شوورەی چینی عینی مەستر نابێ بەخوا بەدای گلەیەکە لە جێی خۆیەتی کاک عەلی زانیاریەکی تریش بدەم بە جەنابێت بەڵێ لە ڕووی بارزانیانەوە کە سوکاری بارزانیانەوە تەمان من ئەو کاتە تۆزێک تەمەنم هەبوو ڕەنگە لە پێش هەموو هاودۆست و برادەران و وەزیفەکانی خۆ پرۆسەی هاوسەرگیریم پێکێناوی ئەوە لە 92 بووە لە 92 بووە لە ساڵی 83 مالیدی بارزانیەکان لەو جیلی ئەمساڵەکان 250 نەفەرمانەیە مالیدی 84 بێ 85 86 87 88 89 عینی تا 92 جیلمان نییە کوڕ و کەچ مالیدمان نییە عینی ئەوەش کارە ساتێکی تر و ئەنفاڵێکی ترە ئەو بۆ خۆی کارە ساتێکە وایە لە بەرنامەکە بە زۆر بە جددی باست کردەوە بابەتە لە ڕووی کاک عەلی بەڵێ لە ڕووی ئافرەتەوە لە کۆی دنیای زەوی بگەڕێت تۆ سەحافەی شوێنی دنیا بست بە بست دەزانی و شارەزایی لە چ دنیایەک ئافرەت مردی هەلگرتبی پیرەژن پیلەمێر منداڵ کە مردبی بردی لە مقبەر جەنازەیان تەسلیمی ئاخ کرابێ تەنها بەس ئەفرادەکانی بارزانیەکان بوون کە خەڵک وەکو پێویست نەیدەوێرە پیاوکاریان بکە لە قۆشتەپە لە قادسیە لە قودس ئافرەت چەندیان جەنازە شاردیتەوە ئەوەش نقطەی دوام بەڵێ تۆ هەر پرسیارێکی شتەیە من زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ کاکە فەتحی هیوای ژیانێکی بەختەوەر و خۆشی بۆ دەخوازم زۆر سپاس و بەشداریکردن دەگەمانە منی سوپاسی جەناب و ئەو برادە ئەو خوشکە بە ڕێزا و کاکڕێکار و کاکیوا و سوپاسی هەمووتان دەکەم ئێمەتان بە بیراتیتەوە ئێمەتە کە سوکاری ئەنفاڵی بارزانیەکانتان بەسەر کردوتەوە زۆر سوپاس من قەت لەبیرم نەکردووە لەوانەیە کاکڕێکار بزانێ و ئەو بەرەزانێتن بزانم قەت لەبیرم نەکردووە کاک عەلی لە نێزیکیەوە شاتمە خزمەت جەنابەت نەبەخوات و هەرەوە چاوت ناچەکەم کاکڕێکار ئەگەر شتێک هەبێت باسی کەیت بۆمان باس دەکەین فەرموو کاکڕێکار مایک کاکڕێکار دەنگت نییە بە قوربانت دەنگ نییە دەنگ ئادەی دەنگ نییە کاکڕێکار دەنگ نییە دەنگت نییە کاکڕێکار نییە دەنگ نییە کاکڕێکار دەنگت نییە کاک عەلی بەڵێ وەڵای من ویستم ئەوەش باس بکەم کە نابێ هەوڵماندووبوونی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەوێ بکرێتن لە هێنانەوەی ڕفاتی بارزانیەکان بۆ زێدی خۆمان ڕاستی ئەمە ژێگای دەستخۆشیە لەو کاتەوە دەتوانم بڵێم گۆڕستانی بارزانیانی جنووسای کرابووتە مۆرگەیەک بۆ دایکان بچن لەوێ تۆزێک لە خەمەکانیان کەم بکەنەوە بەڕاستی ئەمە ژێگای دەستخۆشیە جێگەی ئەوەیە کە باز بکرێت لێرە و شتێکی تریش ویستم بڵێم ئەویش ئەوەیە کە هیوادارم نوێنەران ئێمە لە
حکوومەتی بەختا زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی حکوومەتی عێراق هەر نەبێتن ببێتە ئەندام لە کە پەشیمان بۆەوە لە واژووکردنی ڕێککەوتنامە ڕۆما ئەگەر ئێستا ئەندام وایە بە ناچاری دەبواە داوای لێبوردن قەرەبووی مادی معنەوی کە سوکاری ئەنفاڵکراوانی کردبا بەڕاستی هیوادارم ئەوە جارێکی تر داوایان لێ دەکەم نوێنەرانی کورد هەوڵی جددیتر بدەن دەزانم هەوڵیان داوە بەڵام کەمینەیەکە ناتوانن بەسەر ئەوەندە عەرەبانە دازدا ببن بەڕاستی بەس هیوادارم سەر و کۆماری عێراقیش جددیانەتر کار لەسەر ئەوە بکاتن بۆ ئەوەی عێراق ببێتە ئەندام تاوەکو بتوانێتن بە ناچاری یان ببێتە ئەندام و داوای لێبوردن لە بێشک ببێتە داوای لێبوردن ئەرکی حکوومەتی عێراقە داوای لێبوردن نەک تەنها لە کورد لە شیعەش و لە تورکمانیش و لە ئاشور و لە کلدان و هەموو گەلانی عێراق بکات ئەوە ئەرکێکە ئەوە دووش عێراق پێویستە بێت بۆ ئەوەی جینۆسای جایەتە دووبارە نەبێتەوە بۆی دووس و مووسڵ و شەنگال و نازامچێ دووبارە نەبێتەوە بۆی ئەنفال و هەڵەبجە دووبارە نەبێتە پێویستە عێراق بێتە ئەندامی دادگای تاوانی دەوڵەتی دەستخۆش پشتیوانی ئەم داخوازاکەنەوە داخوازی ئەساسی ئێمەیە کاگرەکار ئێستا دەنگە تێ بە خود دەستخۆش شوێناخان دەستخۆش لەگەڵ داواکارەکاندا مامۆستا ڕێکارێ مزیری بەرگریکارێکی بەهێز بوو لە ڕاتکارێت ئەنفالە دەستخۆش کاک موستا زۆر سپاسەوە کاک ڕێکار هەقی وایە بیخوێنێتەوە دوایی کاک ڕێکار ئەگەر دەنگت دێ قسەم کە بەخوات کاک ڕێکار دەنگت نییە کاک ڕێکار دەنگت نییە کاک ڕێکار ئەوان هەردووکیان دەنگیان باش بوو نازانم تۆ بۆ دەنگت خراببووی ئیمڕۆکە دەنگت نییە کاک ڕێکار دەی بە هەر حاڵ بەناوی کاگرەکارشەوە زۆر سپاسی هەمووت ئەوە برارەک کاک هات تیک هەیە دەڵێ من لە نەمسام لە خزمەتتاندام هەر کارێک من بکرێ دش بە کۆنە باشەکان زۆر سپاسی تۆ دەکەین کاکە هات دەتوانی دوایی لە نامەیەکا بۆم بنێری من هەموو شتەکان بۆ دەنێرم هەرچەنە فريد نرجو من الحكومة إقليم العمل جدي للمقابلة الجماعية وجلب الرفات شهداء فريدة علي بهر حاضر رسمات وبشريتان كاغركات نجير باش نبو لكوتاي دا جارك ديك سر رز ونوازج بو الشهيدان ينفال كراوان هل باردان وتاكو دقات كلادا دنينم وبتايبتي سر رز ونوازج بو او دا كانوا دا دنينم ك بكل مرقي لدواي انفال لناو انفال اوان بردوامون بأنفال شيء ديك بردوامون لبخو كرمنا على كان ركاب زام دنگتي استا كان ركاب ايه دنگني كان ركاب من سيب كم دنگ مايك مي كان ركاب مايك مي دي زور سپاس و بشاري تان سپاس بوش كبينر مامون سپاس بو كاكي واك لپشتوا برو آمادكاري برنامج كبو زور سپاس بو